ئەنجا یەکێکی تر لەوانەی کە دوای عەقیدە و عیبادەت و کولتورەکە یەکێتی مێژووی مسلمانان. مێژووی مسلمانان بە خاکی نیشتیمانەوە نەبەسراوەتەوە، بە ڕەنگی پێست و جۆری زمانی خەڵکەکەیەوە بەند نەبووە. مێژووی مسلمان کەمایی شانازی و سربەزێتی مسلمانانە مێژووی ئیسلامەکەیە، مێژووی پێغەمبەرانی خوایە عەلەیهیمو سەلام. من مسلمانم، مێژوەکەم پەیوەستە بە سەیدنا ئادەم و نوح و عیسا و موسا و محەممەدەوە عەلەیهیمو سەلام. هەروەها بە مێژووی ئیماندارانەوە بە کاروانی شوێنکەوتوانی پێغەمبەرانی پێشەواوە سەلامی خوایان لێبێ. مێژووی من تەنها بەوانەوە پەیوەستە و منیش بەوە سەربەرزم کە لە کاروانی ئەوانام، یەکێک بم لەو مێژووە. من پەیوەندیم بە هیچ مێژوویەکی ترەوە نییە مەگەر پەیوەندی واقعەکەی کە هاوبەشی نێوانی من و غەیری منە. تۆ لە کوردستانای یەزیدیەکیشی لێ، مەسیحیەکیشی لێ، بێدینێکیشی لێ، ئەمە کۆلکەیەکی هاوبەشی ناوچەکەیە. ئەما وەکو ئینتیمای ئومەتی من ئینتیمام بەس بەو ئومەتە هەیە کە لە عەقیدە و عیبادەت و کولتور و مێژوو ئەخلاقیاتان هەیەک. ئێمە هەمومان ئاوا پەیوەندی ئینتیما وەلایمان هەیە. کابرای کورد پەیوەندی وەلایی بە کوردێکی پێش ئیسلامەوە نییە. هەروەکو چۆن ئێستا منی مسلمان پەیوەندی وەلاام بە هیچ کوردێکی عەلمانیەوە نییە، بە هیچ کەسێکی شەوە نییە کە لەسەر ئەم دینە بڕای بەم دینە نەبوو، لە ئومەتی من نییە و منش لە ئومەتی ئەو نیم. هەروەکو کابرای عەرەب پەیوەندی بە عەرەبی پێش ئیسلامەوە نەماوە کە مسلمان بوو لە ئومەتەکەی، چونکە ئەوە جاهیلیەتە. شەرم لەو هەموو ئینتیمایی جاهیلیەتە کاتوو، بەڵام شانازی بە ئیسلامەکەیەوەکە، بە ئیسلامەکە سەربەرزین. ئەمە هەست و هەڵوێستی هەموو مسلمانێکی سەرزەمینە. هیچ مسلمانێک نییە وانەبێ، هیچ مسلمانێک نییە پەیوەندی برایەتی دینی هەستی ئینتیمای بە ئەهلی جاهیلیەتەوە هەبێ. برایەتی لەگەڵ مسلمانانە ئەگرێ، نەک لەگەڵ کافر و مشریک و ئەهلی جاهیلیەتە. مێژووی مسلمان مێژووی ئومەتی ئیسلام، یعنی مێژووی نێراوانی خوای گەورەیە عەلەیهیمو سەلام. ئەمەش مانای سەربەرزی و شادمانی و گەورەی مسلمانەکە. من هەستی ئینتیمام بۆ ئەو کاروانی ئیماندارەیە کە لە سەیدنا ئادەمەوە دەستی پێکردو هەتا ئەو ساتەی کە ئێستا تیا ئەژیم و ئەو شوێنەی کە لێ ئەژیم. من ئینتیمام بۆ ئەم ئومەتەیە. مسلمان هەستەکە ئینتیمای بۆ ئەم کەڵە پیاوە هەڵکەوتانەی مێژووە کە پێغەمبەرانن، نەک بۆ ئەهلی شرک و جاهیلیەت و خراپ و ستەمکارە. ئەمە ئەو دید و تێڕوانینە عەقائیدەیە کە مسلمان بە خزمەتی خوای خاوەنی ئەگات پێی و قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل من قبل. باوەڕمان بەوە هێناوە کە بۆ خۆمان هاتۆتە خوارەوە، بۆ پێغەمبەرانی پێشوش هاتۆتە خوارەوە. ئەفەرمێ ئەی مسلمانینە، بڵێن ئێمە باوەڕمان بەخوای گەورە هێناوە، بەو قورئانی بۆمان هاتۆتە خوارەوە، بەو کتێبە ئاسمانیانەش هێناوە کە بوونەتە پەیامی سەیدنا ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەولادەکانی. هەروەها پەیامەکەی سەیدنا موسا و سەیدنا عیسا و پەیامی هەموو پێغەمبەرانی تر خوای گەورە کە بە وەحی بۆی ناردوون. باوەڕمان بە پێغەمبەرەتی هەمویانە و جیاوازی ناخێنە نێوانی هیچ کامێکیانە. ئێمە وەکو جوولەکەوتیان نابین، باوەڕ بە هەندێکیان بێنین کە نێراوی خوان و بە هەندێکی تریان باوەڕ نهێنین، یان باوەڕ بە هەندێک لە پەیامەکانیان بهێنین و باوەڕ بەوانی تر نهێنین. باوەڕمان بە هەمویان هەیە و بۆ خوا مسلمانی. ئەگەر ئەوانیش جوولەکەوتیانەکان وەکو ئێوە باوەڕیان هێنا، ئەوە ئەوانیش هیدایەتی خۆیان وەرگرتووە و کەوتونەتە سەر بەرنامە و ڕێبازی خوای گەورە. ئەگەر پشتیشیان هەڵکرد و ڕویان لە دین و دیندارێتیان نەکرد، لێیان گەڕێن، ئەوە کەوتونەتە بەرەی بەرامبەر و لایەنی کوفریان هەڵبژاردووە و ناکۆچی ناوخۆیان بەسە بۆ هەڵوەشانەوەیان کە خوای گەورە ئەی کاتە هۆکاری فەوتانیان. خوای گەورە بیسەری گفتار و بینەری ڕەفتار و حاڵ و بارودۆخیان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: إن الله قد أذهب عنكم عبية الجاهلية وتعاظمها بآبائها. واتە خوای گەورە ئەم صیفەتانەی هی جاهلیەتی لە ناوتانە لا بردووە، هەروەها شانازی کردنتان بە باب و باپیرانتان.
هروها أفرمي لينتهين قوم يفتخرون بآبائهم أو ليكونن أهون على الله من الجعلان. نفرمي أو كساني كشانازي ببابو باپیرانیان نواکن كأهل جاهلية بون باكوتاي بين بهن أجنا لاي خواي جورا لجوخلينكا بين رختر دولا ريو برجينيش قايمة جوخلينكا ناوي كردي قالون شيا كي رشا كبتكيك بيساي جا كاتو خريا كاتو وكو هالمات بردوام وكو كلاشوشا يتر بلوتي بالي بيو نتائج نتشويني مبستي بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي أو كساني كفخر شانازية كان بكاوي عصنگروا ببابو بابيراني كي جاهلية أو بابزانن كلاي خواه جورا لقو خليانك بقيمة تر هروها جوري شانازي وخوبادانو هستي سربرزيك كمسلمان بغير إسلام ومسلمانانو بينوينه للروح إسلامتي أباتا دروا چونك سرسمدانو بي هلنگوتنا كوتنا خواروية بۆ دۆڵی دژواری و جاهلیەت و نزیک بوونەوەی لە کوفر و شرک و بە جۆرەی ڕادەوبڕی چۆنێتی شانازەکەی کە ئەشێ کوفر بێ یان ئەشێ فسق بێ. کەوابوو مسلمانان لەسەر ئەم ئومەتە مسلمانە لەسەر یەک عەقیدەیە، یەک عیبادەتە، لەسەر یەک کولتورە، یەک مێژووی هەیە کە مێژووی پەیامی پێغەمبەرانە. مێژووی خودی مسلمانەکان جیاوازە، بەڵام مێژووی پەیامەکە هەمووی یەکە.